سڵاتان لەبێت بەیانیتان باش ڕۆژتان باش هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە خێر خۆشی پڕ لە شادی و سەلامەتی دەست پێ بکەن لەگەڵ ڕۆژ باشە ئەمڕۆ بەردەوام بن و لەگەڵمان بمێنەوە کۆتا ڕۆژی هەفتەیە بۆ ئەوەی کە جوانترین کۆتا ڕۆژی هەفتەتان بۆ بنەخشێنین بۆی کە سەرەتای هەفتەیەکی جوان دەست پێ بکەین ئەوە بزانن کە بابەت و ئەو شتانی کە بۆ ئێوەمان ئامادە کردووە و زانیاریانی کە بۆتانمان ئامادە کردووە هەوڵماداوە جوانترینەکان بچون ئێوە باشترینن کەواتە شایستەی باشترینەکانە. تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان باس لەوە دەکات کە دەستگای ڕوانگە دیسانەوە جارێکی دیکە وەکو هەمیشە هەوڵی داوە بۆ گەنجان و ئەم جارە لە پرۆژەی ساڵانی خۆی بۆ کتێب ئەو پرۆژەی ڕاگەاندووە کە گەنجان دەتوانن بەشداری بکەن کەسی پەیوەندیدار بۆ بابەتە دێنین و سەبارەت بەوە باس و گفتوگۆ دەکەین. ئەمە ئەو تەوەرە سەرەکی کە هەمانە بچکەلەوە لە یادمان نەچووەکە وەگوتم دارەکەتان بڕازێنینەوە لە ڕووی هەستێکی هوەریشەوە هەست بەوە دەکەین یان هەست بەوە دەکەین پێویستە لە کۆتا هەفتە لە کۆتای هەفتەکەمانە کاتێکی میوزیکیمان هەبێت یان گوێ لە پارچە میوزیک بکەین بۆیە لێرە هونەرمەندێکی میوزیسیان ئامادە دەبێت. ئەمیش بابەتەکەمان بوو کە باسییان لێوە ئەەکەین جا پێتان ئەڵم کە ئەو هونەرمەندەی کە میوزیک دەژەن ئەم بەیانە بە ئامەدی کەمان لەگەڵمان دەبێت و دەچینە کورتەی هەواڵەکان و دواتر دەگەڕێ بۆ سەر ئەو بابەتانی کە هەمووی باسمان لێوە کرد و هەریەکی بەجیا بینەروبی سەریان دەبێت. سەرۆک بارزانی ڕای دەگەێنیت پێویستە هەموو لایەک ئەوە بزانن کە ئەوەی لەسەر ئەرزی واقعدا لە کوردستان هەڕەشەی لە داعش پاراست کوردستانی لە هەڕەشەی داعش پاراست. سەرۆک بارزانی لە پەیامێکدا ڕایگەاند ماوەیەکە لە هەندێک ناوەندی ئەعلامی و سیاسی باسی شەڕی داعش دەکرێت. لێرەدا ڕاستیەک هەیە ناکرێت چاوپۆشی لێ بکرێت. داعش دیاردەیەکە کە دوژمنی سەرجەم مرۆڤایەتیە و شەڕکردن لەگەڵ داعش شەڕێکی ئاسان نییە چونکە بەرەیەکی بەرفراوان و هەمەلایەنە و لایەنەکانیش بە تەنیا ناتوانێت داعش تێکبشێنێت و ڕیشەکێشکردنی داعش هەماهەنگی و کاری هاوبەشی هەموو لایەک و کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستە. سەرۆک بارزانی دەڵێت پێویستە هەموو لایەک ئەوە بزانن کە ئەوەی لەسەر ئەرزی واقعدا بە خوێن و قوربانیدانی خۆی کوردستانی لە هەڕەشەی داعش پاراست هێزی پێشمەرگەی کوردستان بوو. هیچ کەس و لایەنێک ناتوانێت ئەو حەقیقەتە بشارێتەوە کە ئەفسانەی داعش لەسەر دەستی ڕۆڵەی قارەمانەکانی گەلی کوردستان تێکشکێت. مەسرور بارزانی پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی وەزیری نوێی دەرەوەی ئەمریکا دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی ئانتۆنی بلینکن وەزیری نوێی دەرەوەی ئەمریکا دەکات و لە تویتێکدا مەسرور بارزانی نووسیوێتی پیرۆزبایی لێ دەکەم بە بۆنەی متمانە وەرگرتنت وەک وەزیری نوێی دەرەوەی ئەمریکا و خۆشحاڵ دەبن پێکەوە کار بکەین بۆ بچەوکردنی پەیوەندی استراتیژیەکانی ئەمریکا و کوردستان و عێراق و بە یەکیشەوە کار بکەی بۆ چەسپاندنی سەقامگیری زیاتر لە ناوچە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستگای هەڵبژاردننی لایەنەکان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان وەک دەستپێشخەریەکی نیشتیمانی بۆ یەکدەنگی کورد لە هەڵبژاردننی داهاتوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ بەرپرسی یەکەمی دەستگای هەڵبژاردننی لایەنە سیاسەکان کۆ دەبێتەوە. بڕیاریشە هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی خاوەنی کورسی پەرلەمانیش نین لە کۆبوونەوەکە بەشدار بن و هەماهەنگی و هاوکاری نێوان حیزبەکان لە هەڵبژاردن هاوتێ دەکرێت. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەم جاریان ئەگەری ڕێککەوتنی هەولێر و بەغدا لەبارەی بودجە زیاترە. ئاشکراشی کرد سەرەتای هەفتەی داهاتوو جارێکی دیکە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی خستنەوەی زانیاری پێویست لەبارەی پرسی نەوت و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. وەڕایشی گەیاند ئەم جاریان ئەگەری ڕێککەوتنی هەولێر و بەغدا لەبارەی بودجەوە زیاترە. جەختیشی کردەوە ناوەڕاستی هەفتەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژەی بودجەی عێراق دەبێت.
سەرۆکوەزیرانی عێراق داوای هەماهەنگی زیاتر لەگەڵ هەرێمی کوردستان دەکات. ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق بە سەرۆکاتی مستەفا کازمی کۆبووە. لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەر گرنگی چەککردنەوەی هەماهەنگی نێوان هێزە ئەمنیەکان کرایەوە. مستەفا کازمی ڕاگەیاند نابێت هیچ پەناگەیەکی ئارام بۆ تێرۆریستان بمێنێت و شانە نووسۆکان لەناو ببرێت. سەرۆک وەزیرانی عێراق داوای هەماهەنگی زیاتری لا نێوان هێزەکان بەتایبەت لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان. ئەمریکا فرۆشتنی چەکی بە سعودیە و ئیمارات ڕاگرت. ژمارەیەک بەرپرسی باڵای ئەمریکی بە میدیاکانیان ڕاگەیاندووە ئیدارەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا فرۆشتنی چەکی بە هەردوو وڵاتی سعودی و ئیمارات بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە. بەرپرسانی ئەمریکا ئاشکرایان کردووە کە ئیدارەی بایدن بە هەموو ئەو گرێباستانەدا دەچێتەوە کە ئیدارەی ترامپ لەگەڵ سعودی و ئیمارات واژەی کردوون بۆ فرۆشتنی چەک کە ئەم گرێبەستانش بەشێک بوون لە ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و وڵاتانی کەندا و بەشێک لەو گرێبەستانش بریتین لە فرۆشتنی موشکی دوور هاوێژ بە سعودی و فرۆشتنی فڕۆکەی F-35 بە ئیمارات. کۆتاییمان بە کورتە هێنا دەچوینە بەڕگە بابەتەکانی دیکە. هەمیشە باس لە قەڵای هەولێر دەکەین کە شوێنێکی مێژوویە. بێگومانە و شوێنانەی کە مێژووین دەبێت کەلوپەلی مێژوویەکی زۆریشی تێدا بێت بۆی کە کەسێک سەردانی ئەو شوێنە دەکات بزانێت کە ئەم مێژووە بەسراوەتەوە بە چ کولتورێک وە چ کەسانێک خاوەنی ئەم کولتوران. بێگومان لە جلوبەرگەکانیشە خاوەن کولتورەکان دەرەکەون. خاتونێکیش لە شاری هەولێر و ناو قەڵای هەولێر پێشانگایەکی ڕۆژانەی تایبەتی بۆ جلوبەرگی کوردی ژنان لە هەموو پارچەکانی کوردستان کردێتەوە. ئەم خاتونە دەڵێ کاتی گەشت یا کەسانی بیانی سەردانی ئێرە بکەن ئاشنا دەبن بە کولتور و شێوازی جلوبەرگ و کارەکانی ژنانی کورد و لە هەمان کاتیشە ئەو جۆرە خشلانەی کە باو بوون لە ناو ژنی کورد وەکو سمڵ و مێخەک و شیلانە و ئەو بابەتانەی دیکە کە ژنان بەکاریان هێنایان کلااوزێر کە بەکاریان دەهێنا بەم جۆرە لە فەوتان دەیان پارێزێت و بۆ خەڵکی دیکەش دەبێتە جێی سەرنج و بینی. سەردانی پێشانگەیەکی بچووک بەڵام بە ناوەڕۆکێکی گەورە دەکەم. پێشانگایەک تایبەت بە خانمانی کورد. لەم پێشانگایە جۆرەکانی جلوبەرگی کوردی هەر چوارپارچەی کوردستان بەم جۆرە دیزاین کراوە و لەبەر بوو کەڵەکراون بۆ ئەوەی گەشتیاران و هاوڵاتیان ئاشنای مۆدیل و شێوازەکانی جلوبەرگی کوردی خانمان بن. سرا لە ساڵی 2004 بیری لەوە کروەتەوە لێ کۆڵینەوە بکات لە پارچەکانی دیکەی کوردستان و شێوازەکانی جلوبەرگی خانمان. بەم جۆرە دیزاینیان دەکات و ئێستاش نمایشی کردووە. جلوبەرگەکانش ئەوانن کە ئەوەیان شاجوانی کوردستان بۆ وەختی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان حتى شاهینشای ئێران کیلویەک نیو زێر وەک دیاری پێبەخشیوە. ئەویان عشیرەتی جەلالی ئەوش دەکەوێتە باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان چکە کە کوردستان پارچە بۆ ئەو عشیرەتەش بوویتە دوو پارچە. ئەوانە کوڕەکانی خۆرەسانە کە وەختی خۆی ڕاگواسڕێنەوە خۆرەسان لە زمانی زوودا. بەڵام ئێستاش وەکو خۆیان ماوەن جلوبەرگ و کەلتور و زمانی خۆیان پاراستیە. بەڵام ئەوانە کوڕەکانی وزگاتن کە ئەوانە لە لای وابزەم ڕۆژ ئاوا و ئەو مەنتیقانە براینەتە وزگات. بەڵام ئەوانە بەداخەوانە زمانیان مایە زۆر کەمیان کوردی دەزان ئەوان دیکە زیاتر بە تورکی قسە دەکەن. ئەوەیان هەولێری ساڵی شەستەکانە ئەو هەولێری کۆنە ئەو چیەکانی هەولێری عشیرەتی مزۆری ئەوەیان دەشتی هەولێرە ئەویان تورکمانە مەسیحی ئاشوری یەزیدی سلەیمانی دهۆک کەرکووک دەڤەری بارزان مەهاباد لە ڕۆژهەڵات دیاربەکر لە باکوور عشیرەتی ملان عشیرەتی کیگان چارۆکە وەڵا لەناو جلوبەرگەکان هەیە. جیا لە جۆرەکانی جلوبەرگی خانمان کارەکانی کە خانمانی کورد ئەنجامیان داوە بە تایبەتی لە کۆن بەم جۆرە دروست کراوە. هەر یەک لەم کارانە بەهرە و توانای خانمانی کورد دەخاتە ڕوو. بەدەیان مۆدل لە خشل و
موورو و ملوانکەی جۆرا و جۆری کۆن و فۆلکلۆری کوردی دروستکراوە هەرکامیان هێمای کولتوری کوردن دیارەیەکیشە لە کوردستانەوە بۆ وڵاتانی دیکە بە دیارە ئەمە حەزم دەکرد شتێکی وها ببەم لەگەڵ خۆم بۆ هاوڕێ تورکەکانم کە برادری زۆرم هەبوو لەوێ ئەوەندەی گەڕام شتێکم نەدەدەوە هەر دەگەڕام دەبینم شتی تورکیە یان شتی سینیە ئەم بۆ خۆم ئەوە زۆر ئازاری منی دە بەڕاستی لەبەرەوەی لێرە قەرارم دا بێمەوە کوردستان حتى جلوبەرگەکان حتى هەموو شتەکان هەمووی ئەو شتە ئەو جەهەنجینێ وەزع باش نەبوو وەکو ئێستا کات شتی ئەوەی باش بینن هەموو شتە خراپەکان بوو دەیانهێنە لێرە دەیانفرۆش یەکوتمان بەخۆی ئەمە هەر چ بکەن ئی لەوانە جوانتر دەکەین لێرە ئەمە بۆ ئەو شتەی نەکەین ئەمە قەرارمدا بێمەوە کوردستان کە ئەو خەڵکەی فێل بکەین چۆن بۆ خۆیان بدورن ئەمەش وەکو خەڵک پێشانگایەکی بچووک هەڵگری مێژوو و کللتوری کۆنی کوردەواری کە خانمانی کورد لە ڕابردوو و لە ئێستاش هەڵگری چ هوەر و سەلیقەیەک بوون لە جلوبەرگ و کاری دیزاین و ڕازاندنەوە ڕەنگی داوەتەوە هەروەها هاوکاریکردنی شان بەشانی پیاوان ئەم پێشانگایش ڕۆژانە لە ناو قەڵای دێرینی هەولێر گەشتیاران و هاوڵاتیان سەردانی دەکەن و ئاشنای نەریت و کللتورەکانی کورد دەبن هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر نمونەی ئەو خانمانە زۆر بێت کە بەو شێوەیە هەڵی پاراستنی کولتوری جوانی جلی کوردی دەدەن با باسی هەموو پارچەکانی دیکەی کوردستانیشی کرد کە چ جۆرە جلێک دەپۆشرێت جلی کوردی بە هەموو شێوازەکانی و جوانە لە هەموو پارچەکانی شێوازی جوان جوان دەبین و ماشی جوانیش هەیە بۆ جلی کوردی بەڵێ دێمە سەر تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە باسمان لێوە کردمان ئەمڕۆ پرۆژەی ساڵانەی دەستگای ڕوانگە ئەو پرۆژەی ڕادەگەێنێت کە کتێبی ڕوانگەیە بۆ پشتیوانیکردن و هاندانی نووسەران لە ڕێگەی کتێب و لێکۆڵینەوە بۆ پێشخستنی پرۆسەی پەروەردە ئەمڕۆژ دەستگای ڕوانگە ئەو پرۆژەیە ڕاگەێنێت و مەرج و ڕێنمایەکانی بۆ بەشداری لە پرۆژەکە شەخاتە ڕوو ئێمەش بۆ زیاتر قسەکردن لەسەرم بابەتە میوانمان دلبین مستەفا بەڕێوەبەری پرۆژەی کتێبی ڕوانگەمان لەگەڵدای بە خێرهاتی و بەیانی باش زۆر سپاس بەیانتان باش مەمنونم بژی سپاس دەکەم بگوانەمە هەواڵێکی خۆشە بۆ ئەوانی کە ئارەزووی نووسین دەکەن دەستی نووسینیان هەیە و پشتیوانێکی باشیشە لەلایەن دەستگای ڕوانگەوە با بزانین ئەوە پرسیاری هەموو کەسێکە کە حەز بەو بابەتە بکات کەی دەست پێ ئەکات پرۆژەکە کاتژمێر چەند ئایا ئەمڕۆیە بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ ئەم تەلەڤیزیۆنە کە ئەم دەرفەتەیدا کە لێرەوە دەستگای ڕوانگە بتوانێتن پامی خۆی بگەینتە ئەم بڵێن گەنجە یاخود هاوڵاتیە کە پرۆژەیەکی وا بەسوود هەیە کە خەڵکەکە بتوانێتن بەشداری بکاتن بەڵێ ئەمڕۆ کە بڵێن 28 مانگی یەکە سەعات 10:30 پرۆژەکە ڕادەگەێنرێتن لەسەر تاسەری کوردستان کە ئەم پرۆژەیەش تەبعاً شمولی هەموو هاوڵاتیەک ئەکاتن بەبێ تەمەن کە هەموو کەسێک ئەتوانی بەشداری بکاتن کتێب پرۆژەکە پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە بڵێن نووسەران دەتوانن لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە پشتبڕکێ کتێب بکەن بەشداری بکەن لە نووسینی کتێب بەڵام ئەم ساڵە ئێمە بڵێن تیمەکەمان یاخود بڵێن باگراوندی ئەو پرۆژەیەمان دەستنیشان کردووە کە لەسەر ئەبێ لەسەر پرۆسەی پەروەردەی بێ زۆر باشە باسیەوەکەین کە ئەم ساڵ ئەم پرۆژەیە ڕاگەنەوە هەرچەند ئەزمموی 6 ساڵتان هەیە لە 6 ساڵ ڕابردوش باماشەوە هەر ئەم پرۆژەیە هەبوو یان چەند ساڵی ئەخیر ئەم پرۆژە لە ئەزمموی پرۆژەی کتێبی ڕوانگە ئەمە ساڵی سێمە وابزان بەڕێستان لەگەڵ خەڵاتەکانی ڕوانگە تێکەڵتان کرد کە ئەمیان ئەزمموی 7 ساڵەمان هەیە بڵێ پرۆژەی کتێبی ڕوانگە کە ئەمە ساڵی سێمە لە دەستگای ڕوانگە بەردەوامە زۆر باشە ئەو کاری کە ئەنجام دەدرێت ئەو پرۆژەی کە ئەنجام دەدرێت هەڵی ئەوەتانداوە ئەم ساڵ کاریگەری پاری لەسەر نەبێت کە لە ناو دۆخی کۆرۆنا بووین و یان چۆن با بڵێن ئەو دۆخە کاریگەری هەبوو لەسەر ئەم پرۆژەیە یاخودنا ئێستا پرۆژەکە ڕاگەێنێت و هیچ کێشەیەکی نییە بڵێ هەروەکو هەموو کەسێک ئاگادارە کە کۆرۆنا پار لە مانگی سێوە تقریبان زیاتر تۆخ بوو ئێمە ساڵانە لە مانگی یەک ئەم پرۆژەیە بڵێن ئەلان ئەەکەین یعنی خەڵکەکە ئاگادارەکەینەوە
کاتێککە پرۆژەکەمان دەست پێ کرد پار مانگی یەک بوو کە پرۆژەکە بڵێن باگراوندەکەی لەسەر گەنج بوو هانی گەنجان بدات بۆ داهاتوێکی باشتر یاخود هۆکار و چارەسەرەکانیان. بەڵام کاتێک کە مانگی 3 و 4 و 5 لە بڵێن پرۆسسی ئەم پرۆژە کەتینە ناوەزعی کۆرۆنادا بەڵێ بربەستمان هەبوو بەڵام توانیمان ئەم بربەستانە کاریگەر نەکاتن لە بەرداوامبوونی پرۆژەکە خۆشببختانە بەرداوام بووین بە شێوازێکی بڵێن ئۆنلاین بوو زیاتر هەتا پرۆسی هەڵسەنگاندنی کتێبەکان کە کامیان باشترینە ئەمایان هەمووی بە پرۆسەیەکی ئۆنلاینەوە بەڕێوە چوو تا کۆتایی لە کۆتایەتیشدا ئێمە بڵێن ئێڤنتێکی بچووک و بە پێی ڕێنمایە تەندروستیەکانمان کرد کە خۆشببختانە نەجاحەتمان هێنا پارساڵ بەس بۆ ئەم ساڵە هیوادارین ئینشاءڵڵا کە بڵێن مەوزوعی کۆرۆنا تەئسیری لێ نەکاتن هەزەکەمیش وەزعەکە بەرەو باشتر ڕۆیشتووە بەڵام بابەتەکە بێگومان جیاوازە لەگە بابەتی پار باشە زۆر باشە. کاتێک کە ئێوە پرۆژەکە ڕاگەنین چەندێک کات ئەدەن بە نووسەر چەندێکی لەبەردەستایە تا ئەو کتێبە ئامادە بکات؟ بەڵێ ئێمە 4 مانگیان پێ ئەدەین ئەمڕۆ کە 28 یەکە تا 28 5 نووسەرەکان کاتیان لەبەردەستە بۆ ئەوەی بتوانن کتێبەکانیان بنووسن و پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن. ئێمە دەستگای ڕوانگە هەر ئەمە وەکو بڵێن ئاگاداریەکە بۆ هاوڵاتیان ئۆفیسی سەرەکی لە هەولێرە لە شاری هەولێر ئۆفیسمان هەیە لە شاری سلەیمانی ئۆفیسمان هەیە لە شاری دهۆک لە هەڵەبجە و هەروەها ئەمە بڵێن هەواڵێکی نوێیە کە بە سعدەونی و بڵێن ئالانمان کرد بە بەڵام هەر لێرەش ئاماژە پێکەم کە ئەم ساڵە شمولی بەغداش ئەکاتن. بەڵێ بنویستمەوە پرسیارە بکەم تەنها گەنجانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود پارچەکانی دیکە یاخود بڵێن عێراقیش دەگرێتەوە؟ ساڵانی پار و پێرار تەنها کوردستان بوو بەڵام ئەم ساڵە بەغداش دەگرێتەوە کە هاوڵاتیانی بڵێن شاری بەغدای کە بڵێن خوشکوبرانی عرب ئەتوانن بەشداری بکەن. ئەی پارچەکانی دیکەی کوردستان ئەگەر بیانەوێت بەشدار بن ئەکرێت ئەبێ دانیشتوی کوردستان بێتن لەگەڵ دانیشتوی بەغدا بێتن. بەڵێ مەرجەکە ئەمە زۆر باشە. ئێوە پۆستێکتان کرد و پرسیارتان کردبوو لە خەڵک کە ئایا حەز دەکەن لەسەر چ بابەتێک ئەم ساڵ کتێبەکە بنووسرێت خۆتان چ بابەتێکتان دانابوو بۆ ئەم ساڵوە چەندێک خەڵک داوای چ بابەتێکی ئەکرد ئەگەر لە ڕێی ئەو پۆستەشەوە قسە بکەین؟ بەڵێ ئەو پۆستێک کە بەڕێستان ئاماژە پێکرد ئێمە تقریبان 20 ڕۆژ پێش دامان نابوو حەزمان لێ بوو گوێگر بین لە هەموو حاڵاتێک کە ببیستین پێویستیان بە چ جۆرە بابەتێک هەیە بۆ کتێب لەبەرەوەی ئێمە وەکو دەستگای ڕوانگە حەز ناکەین تەنها خۆمان هەڵبژاردننی بابەتەکان بکەین حەزمان لەیە دائیمەن گفتوگۆ و پەیوەندیمان هەبێ لەگە هەموو حاڵاتێک تاکو بیر و ڕای ئەوانیش وەربگرین زۆربەی زۆری کە بڵێن وەڵامەکانمان وەرگرتەوە هەم لە هاوڵاتی هەم لە ناو خودی دەستگای ڕوانگە زیاتر لەسەر پرۆسەی پەروەردەیی بوو ئەمەش شتێکی زۆر ڕۆن و ئاشکرایە لەبەر ئەوەی کە وەزعی کۆرۆنامان هەبوو ساڵی 2020 پەروەردەی لە چ ڕۆیەکەوە لە خوێندنگا لە ماڵ لە چ ڕۆیەک؟ بەڵێ ئێستا دێمە سەر ڕوونکردنەوەکان بەڵام تەنها ویستم ئەوە ئاماژە پێ بکەم کە بۆچی پرۆسەی پەروەردەی هەڵبژێردراوە لەبەرەوەی کە یەکێک لەوانەی کە زۆر کاریگەری لەسەر پەروەردە هەبوو کە کۆرۆنا بوو ئیتر ئێمەش بڕیارماندا لەگەڵ طبعاً لەگە هەمان کاتدا کە بیرۆڕای خەڵکەکەشمان بەدەستگەیشت هەستمان کرد کە لێرە کەم و کورتیەک لەناو پرۆسەی پەروەردەیی وا تۆخ ئەبێتن لەبەر ئەو پرۆسەی ئۆنلاینەی کە دروست بووە کە قوتابی کە بە ئۆنلاین دەرس ئەخوێنە چ جیاوازیەکی هەیە لەوەی کە بە ئۆفلاین دەخوێنێتن لە یەکەم جاش بە ئەزمموی وا تێ ئەپەڕین. بەڵێ بۆیە بڕیارماندا لەسەر پرۆسەی پەروەردەیی بێتن بەڵام لەسەر پرۆسەی پەروەردەیی لە کۆمەڵێک بابەتی جیاواز پێکاتووە کە بنمونە پەرستەندنی پەیوەندی مامۆستا و قوتابی و خێزان کە پەیوەندی بینی قوتابی لەگەڵ مامۆستا و خێزان چۆن بێتن لەبەرەوە ئێستا ئەگەر ئێمە تەماشای بڵێن ژینگەکە بکەین کاتێک کە قوتابی لە ماڵەوە بە ئۆنلاین ئەخوێنێتن پەیوەندەکە لە بینی قوتابی و مامۆستاکە بە تەنیا نییە لە بینی خێزانەکەشە لەبەرەوە ئێستا لەناو خێزانی خۆی بڵێن شاشەکەی ئەکاتەوە و لەگەڵ مامۆستا لە خەتە ینی بڵێن لە پەیوەندیدا بۆ دەرسەکەم. پەرسەندنی پەیوەندی قوتابخانە کۆمەڵگە ئەمە شتێکی کەوا بزانم هەر بە پێویست دەزانم ینی پێش سەردەمی کۆرۆنا و دوای سەردەمی کۆرۆنا خوێندنی ئەلکترۆنی لە نێوان کێشە و چارەسەرەکاندا ئەو خاڵە زۆر ئێمە ئاماژەمان پێ کردووە کە بە تۆخی لەسەر ئەو مۆزوع ئابڕۆین کە ئەو پرۆسەیە ئۆنلاینە کە دروست بووە لەگەڵ ئەو کێشە و چارەسەرەکانی کە هاتیتە پێش چۆن چارەسەر بکرێت ئەو کێشانە کە هاتیتە پێش چۆن چارەسەری بۆ دروستەوە چونکە زۆربەی کەس هەیە لە پرۆسەی ئۆفلاین لێ ڕاهاتووە ئایا ئەو کێشەی کە لە ئۆنلاین بۆ هاتوتە پێش
چ کێشەیەکە کە بتوانم بەرەو باشتر بڕواتم چکە هەزەکەم ئەم سەردەمەی کۆڕۆنا ئۆنلاینی هێنا ناو بڵێن ژیانی هەموو کەسێک هەستیش ئەەکەم هەر بەردەوام ئەبێ ئەم پرۆسیسی ئۆنلاینە کەواتە ئەو کێشانەی کە دەستنیشان کراون با چارەسەر بکرێن بێگومان هەر کێشێک کە دێتە پێش ئۆتۆماتیکیان ئێمە بیری لەکەین چۆن چارەسەری بکەین چۆن ئاوەنی کەینەوە پێچان وایە کە ئەم کتێبانی کە دەنووسرێت چارەسەریان پێبێت بەڵێ ئێمە ئاماژەمان بەوە کردووە کە کتێبەکان کە دەنووسرێتن دەبێت کێشە و چارەسەرەکان دەستنیشان بکرێن نەک تەنها کێشە چارەسەر بکرێ کێشەکە باز بکرێت چارەسەرەکە باس نەکرێت زۆر تەواوە لەگەڵەوەشە ئەبێت لیژنەیەک هەبێت کە هەڵسەنگاندن بۆ کتێبەکان ئەکات ئەو لیژنەیە کێ دەبێت و لە چەند کەس پێک دێت و چۆن هەڵسەنگاندن بۆ کتێبەکان ئەکرێت بەڵێ ئەمە سوالێکی باشە ئێمە لە زۆربەی پرۆژەکانمان لیژنەمان هەیە کە لیژنەکانیشمان بێگومان لە پێکاتوە لە ئەندامانی دەرەوەی دەستگای ڕوانگە بە هیچ شێوەیەک ئەندامی ناو دەستگای ڕوانگەوە تەداخلی لیژنەی هەڵسەنگاندن ناکە بۆ هیچ پرۆژەیەکی دەستگای ڕوانگە ئێمە پرۆژەی کتێب هەمیشە کە 4 مانگە خۆت بڵێن پارکە 3 مانگ بوو کە پرۆسەی پێشکەشکردنی کتێبەکان تەواو ئەبێ ئێمە پێشوەخت ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن دەستنیشان دەکەین لەو بەڕێزانەی کە نووسەر و توانای باشیان هەیە کە چەند ساڵێکە بڵێن خیبریان هەیە لەسەر ئەم جۆرە کتێب نووسینە بۆ نمونە پارساڵ ئێمە چەند نووسەرێکمان دەستنیشان کرد کە بڵێن باگراوندەکە یاخود شارەزایی ئەم بەڕێزە زیاتر لەسەر کتێبی هاندانی گەنجان بوو بەڵام ئەم ساڵ بێگومان ئێمە ئەو نووسەرانە دەستنیشان دەکەین لە کوردستان و لە بەغداد بۆ ئەو بەڕێزانەی کە ساڵانە چەند ساڵانێکی زۆرە کە دەست و پەنجەیان دیارە لە نووسینی کتێب کە بڵێن سەبارەت بە پرۆسەی پەروەردەیی بێتن بەڵام حاڵی حاضر ئێمە دەستنیشانمان نەکردووە تا پرۆژەکە ڕادەگەیەنرێ ئەوجا چەند کتێبێکمان ئەگاتە دەست ئەوجا سەبر ئەندامەکانیش دیاری دەکەین باست کردت ساڵی پار لەوا چێ هەبوو بێت لەسەر بابەتی پەروەردەی یەکێک لەو مەرجانە بێگومانە بێ ئەوە بێت کە کەسێکە بەشدارە بێت کتێبی پێشتر نەنووسی بێتەوە ئێستا بەشداری پێ بکات شتیوا ئەبێت ینی پێشتر هەی بوو بێت ئێستا بێت بە کتێبەکە بەشداری بکات بەشدار بێت بۆ هەرکت کتێبێکە پێشتر نووسێت ێستا بۆ نمونە ساڵە لەم پێش 2 ساڵ لەمە پێش یا ئەبێ هەر ئەم ساڵ نووسی بێت ئەبێ ئەم ساڵ نووسی بێ خاستم بۆ ئەم پرۆژە ئیشی نووسی بێتن ئەبێ کتێبەکەش بە هیچ شێوەیەک بڵاو نەکرابێتەوە ئەمە یەکێک لە مەرجە سەرەکیەکانە کە کتێبەکە نابێ بڵاو کرابێتەوە کتێبەکە بێگومان ئەبێ بە زمانی کوردی بێ بۆ کوردستان لە بەغدا ئەبێ بە زمانی عەرەبی بێ کتێبەکە ئەبێ لە 15,000 وشە تاکو 20,000 وشە بێتن بڵێ ئەوە گرنگ نییە چەند لە چەند لاپەڕە پێکات بێ کتێبەکە حەجم و ئەوان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس دەکەین دلڤین مستەفا بەڕێوەبەری پرۆژەی کتێب لە دەستگای ڕوانگە ئەمبانێ لەگەڵمان بوو بە هیوای سەرکەوتنی پرۆژەکە و بەشداربوونی گەنجێکی زۆر سپاس دەکەین ئەگەر دەرفەت هەیە تەنها دەمەویست بڵێم چۆنیەتی پێشکەشکردنی کتێب بۆ دەستگای ڕوانگە ئێمە ناونیشانی ئەلەکترۆنیمان داناوە کە ناونیشانەکە بریتە لە بوک BOOK @rwanga.org و هەروەها دوای ڕێکەوتی بەشداریکردنمان 28/5 ئەبێتن کە 4 مانگ ئەدەین بە هاوڵاتیان ژمارە مۆبایلێکیشمان داناوە کە بەڕێزێک وەڵام ئەدرێتەوە بۆ هەر پرسیارێک کە هاوڵاتیان هەیەیان کە بریتە لە 0750 269 0222 پێم باش بۆ ئەم شتێ لێرە ئاماژە بکەم کە هاوڵاتیان زیاتر ئەم پەیامە بگێتە گوێیان بتوانن کتابی خۆیان پێشکەش بکەن زۆر سپاس بۆ جەنابتان ئێرەش سەکۆیەک بوو بۆی کە دەنگیەوە بگات زۆر سپاسی ئێواکەین سپاس پێکەوەی سا دەچین بینەری ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان دەبین و دەگەڕێمەوە وڵاتە.
بینەری ڕەوشی کەشوهەوای کوردستانی گەورە بووین. ئەبا بینە پارچەیەک لە پارچەکانی کوردستان باس لە پلەی گەرما لە شاری چەویلکی باکووری کوردستان بکەین کە بۆ 15 پلەی ژێر سفری سەدی دابەزیوە و بەهۆی سەرماشەوە ئاوی بەنداوی گوڵبەهاری بە تەواوی بەستووە. هاوڵاتیان باسانی بەسەر بەستەڵەکی ئاوەکەدا هاتوچۆکەن. وێنەی یادگاری تۆمارەکەن، ژمارەی گەنجیش لەسەر بەستەڵەکی ئاوەکە خلیسکانەی سەر بەفرەکەن. بەنداوی گوڵبەهار بە دووری 20 کیلۆمەتر دەکەوێتە سەر ڕێگای نێوان موش و چەویلک. دیمەنی بەنداوەکە بە ئەندازەیەک جوانە لە هەموو وەرزەکانی ساڵدا خۆی دەنوێنێت. لە وەرزی زستانیش بەم شێوەیە خەڵک دەچێتە سەر بەنداوەکە و لەسەری هاتوچۆ ئەکات. ئەم ساڵ باکووری کوردستان لە زۆربەی شارەکانی ئەم جۆرە دیمەنە هەبوون لە هەر شوێنێکی باکووری کوردستان کە دەریاچەیەک هەبوو یاخود بەنداوێک یاخود ئاوێک هەبوو ئەوە بەست بووی ئەوەندە پلەکانی سەرما دابەزی بوون کە بەو شێوەیە خەڵک دەیتوانی لەسەر ئەو ئاوەی کە لە کاتی هاوین دەچن لەوێ مەلە دەکەن بە شێوازێکی تر لەسەری بڕۆن و خلیسکانەی سەر بەفر بکەن و چێژی لێوەربگرن. دانیشتوانی گوندەکانی خرنکێ و کەمتارانی بناری بە مۆی سەر بە شارەدەی مەیدان وەک نەریتی کولتوری کۆنی ناوچەکەیان هیبا و باپیریان کە ماوەتەوە شەوانی زستان کۆ دەبنەوە یاریە کوردەواریەکان ئەنجامەدەن. هەروەها بەشێکی دیکەی کۆڕ و کۆبوونەوەکانیشیان بە دروستکردنی خواردن و خورما و کونجی و ژەنینی شمشاڵ و قسەی نەستەق بەسەر دەبن. گوندشینانی بناری بەمۆ شەوانی ساردی زستان بە دانیشتنە ئەو شێوەیە کە هەیەانەوە بەو پەیوەندی کە بە پەیوەندێکی کۆمەڵایەتی گەرم ناسراوە لە ناو کوردانە گەرم دەکەنەوە. شەوانی زستان و شەوچەرەی زستان لەم گوندە با پێکەوە ببینین کە کاری کاروان یارەی هاوکارمان. ئێستا حالن لە گوندی خەتنێ و کەمتارانین سەر بە بناری بەمۆ خەریکی شەوشەرەی زستانین کونج و خورمای پێ دەڵێن. پێشوەخت کونجەکەی بۆ بژێرین و ئەکەنە ناو دنگومیلە جوان جوانەی بکەین. خورماغەش پێشوەخت ناوکەیمان دەرکردووە حازرمان کردووە ئەکەنە ناوی لە ئەم بەندیقادا نشین و بۆ خۆمانێکەنە شەوشەرەیەکی خۆش و لەگەڵم خزم و برادەرانە. وتینی کنج و خورماغە کاتێکی زۆری پێویستی بە چەند کەسێکی زۆریش هەیە بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شۆ بیکوین ئەو خورمای لەگەڵ ئەو کونجێدا تێکەڵ بێت و ببێتە بە شلاوێکی تاوا بۆ ئەوەی ڕۆن بداتەوە ئەو کاتە ئەتوانین دەستکەم بە خواردنی دەریبێنین. بەڵێ بێگومان لەو شەوانەی کە بەو شێوەیە دادەنیشن و ئەمە کولتورێکی کوردەواری کۆنا لە هەندێک ناوچە کە ماوە ئەو
ئەو کاتەی کە چۆنەڵە یادی بەخێر کە هێشتا مۆبایل و ئەتەرنێت و ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیایان نەبوو خەڵک لە چاردۆری یەک دانیشت کۆمەڵە یاری کوردەواریە کرد وەکو کڵاو کڵاوێن و کۆمەڵە یاری دیکە دامە و ئەو بابەتانە ئەساوانی کە لە جیلی منابن و جیلی پێشتریش دەزانن کە چه لەزەت و چێژێکی هەبووە لە جاتیەوەکە ئەم مۆبایلەمانەگرتە دەست کەس لەگەڵ کەسا قسە ناکات ئێستا و زیاتر لە ناو سوشیال میدیا قاڵ بووینەتەوە هەرچەند نیعمەتێکە بەڵام بەکارهێنانەکەی دەکەوێتەوە سەر خۆمان وەکو هەمیشە لە تەوەرەکانی بەرنامە هەوڵی ئەوە دەدەین کە ئەو جۆرە کاڵ بکەینەوە تۆزە زیاتر پەیوەندی کۆمەڵاتەکان تۆخ بکەینەوە و ئەم بەیانیە دەمانەوێت چێژێکی تەواو بە ئێوە ببەخشین ئەویش بە ژەنینی میوزیک بێت کە لەلایەن قوتابێکی پەیمانگای هونەرە جوانەکانە کە لێرە لەگەڵمانە ئامادەیە ڕێمان سالار دەمانوێت بزانین پێش هەموو شتێک بەخێر هاتن دەکەین. پەیمانگای هونەرە جوانەکان بێگومان کۆمەڵە قوتابی وەکو تۆی تایە. با سەرەتا لەوە دەست پێ بکەم هەڵبژاردنت بۆ کەمان چۆن بوو و چۆن حەزت کرد بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان کە بەشی دیکە هەیە زۆر جار خانەوادەکان وازانن پەیمانگای هونەرە جوانەکان تر دابڕانە لە کۆمەڵە سەرکەوتن و پێشکەوتن. من لە سەرەتا زۆر سواز بۆ دەرفەتە بەیانیتان باش لە منداڵیەوە من لە ناو مۆسیقا گەورە بووینە بە حکمی ئەوەی بابم عازف کەمان بوو ینی بەرچاوڕوونێکی زۆرم هەبوو لەسەر ئەو بابەتە و سەبر حەزەکەم بۆ دروست بوو دواتر کە بە یارمەتی باوکم لە سەرەتای منداڵیمەوە دەیناردمە دەورەکان بۆ خۆی دەرسی پێدام دەرسی موزیک دواتر چوون بۆ چالاکی قوتابخانەکان دوای تەواوکردنی چالاکی قوتابخانەکان حەزم کرد بچم بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بە شێوازێکی ئەکادمیا بخوێنم ئیتر ئەوەش بوو بابم زۆری پێخۆش بوو کتیبا منداڵێکمان مۆسیقی دەرچێتن ئیتر یاخوا چەمەندرێبی جا با لەوە زیاتر بینەر و بیسەرەکانمان چاڕوان نەکەین بزانین ئەم بەیانە چیت بۆ ئامادە کردوین بە چ پارچە میوزیکێک بینەران و بیسەران چێژ وەرەگرن لە کارەکەی پارچە موزیکێکی غەربی یان دەتوانین بڵێن کلاسیکە دانانی فریس کرایسلەرە ژەنیار و دانەرێکی ئەمریکیە حەزم کرد بەو بەیانیە پێشکەشتان بکەم بێگومان شتێکی جوان دەبێت کرد گوێبیست. دەستەکانت خۆش بێت. ئالەتی کەمان بێگومان 200 زیاترە کە هەیە و پێشکەوتنەکان لەم ئالەتەوەکو ئالەتی دیکەیە یاخود هەر ئەو بەو سیستەم و بۆ ڕێگەی خۆی کە هاتوو هەر بەو شێوەیە. بڵێ ئەمەری کەمان ببوورەکە ئەو شتە ڕاز دەکەمەوە زیاتر لە 500 ساڵە هەیە بێگومان زانیاری تۆ زیاترە ئەوەنەی من دەبینی ئێمە سێرچەکەین لە هەندێک شوێن سەرەکەی زانیاری هەڵمان پێیان بەڵام ڕاستکردنەوەکانی لەلای ئەوە بۆ من زۆر بەسووترێکە. زۆر سپات لە ساڵی 1523 لە کۆشتی ساڤۆ لە شانشینی ئیتالیا بۆ یەکەم جار ئامێری کەمان دروست کراوە. پێش ئامێری کەمان ئامێریی دیکە بۆ پێیان گوتووە ئامێری چۆن دەڵێ ئامێری کەمان بەڵام بە شێوازێکی وەکو چەلۆ بووە واتە یەکسەر بەو شێوازە نەبووە دواتر ئامێری کەمان لە سەدەی 15 ئەوە یان 16 خراوەتە سەر شان. ئەو شێوازەی ئێستا لەلایەن ئاماتیەوە دانراوە کە ئەو شێوازی قالبەی کەمانی هەیە. بێگومان کەمان یەکێکە لە ئامێرە بەوە نەبێ بخۆم ئاسفی کەمانم بەڵام یەکێکە لە ئامێرە هەرە گرانەکان بۆ فێربوون لە بەرەوەی تەکنیکی زۆر وردی تێدایە
پێویستی بە پرۆڤەکردنی زۆر زیاترە و پێڵەن سید الآلات بەڵێ وانە ئەوە ینی سەرۆکی هەموو ئالەتەکانی ترا زۆر. ئەم خێزانێکی هەیە وەکۆکانی تر وەکو ئالەتەکانی تر نییە ڕاست. خێزانی ئەمە لە چی پێکاتەوە خێزانی ئەوە پێ سترینگەکان خێزانی سترینگەکان لە کەمان و لە ڤیۆلا و لە چەلە و کۆنترابەیس پێکاتوە کامیان کۆنترا کۆنترابەیس لە هەر هەمیان گەورەترە ئەو ئاسفەکەی بە پێوە ڕادەوەستێتن چکە زۆر گەورەیە دەنگێکی زۆر باسی هەیە کەمانی ئەمەری کەمان لەسەر کلیلی سۆڵە ئەمەری ڤیۆلە لەسەر کلیلی دوێ و چەلە و کۆنترابەیسیش لەسەر کلیلی فانەواتە دەتوان بڵێن ئەو خێزانە بەشێکی گرنگی مۆسیقایان گرتوتە دەست هەم لە بواری ئۆرکسترالی و لە بواری کلاسیک و لە شەقیش زۆر باشە ئەمێ پارچێکی ترمان بۆ عزف بکەیت بۆ بژەنیت دوای ئەوە پرسیاری لەوەت لێکم بزانم چالەتێکی تریش ئەزانیت بژەنیت بەڵام یەکەم جار با گوێبیستیەوە بوو زۆر ئەو جارایان موزیکێکی کوردی بێ ئەها زۆر باشە دەستەکانت خۆشەوە زۆر کەم بوو بۆ نەکەممان بۆ ژەنی ئێمە چاوەڕوانی زیاترین دەستەکانی خۆش بێ باشە ئەها دەبێ پێش ئەوە بێگومان ئێستا چونکە تۆ قوتابیت زیاتر هەوڵی ئەوە دیکە بە شێوەیەکی پراکتیکی و بە شێوازێکی تەواو ژەنینەکانت ئەنجام بدەیت بە شێوازی تیۆری و پراکتیکی چۆن وانەکانتان وەرەگرن لە پەیمانگە دەمێ ئەوەش باس بکەم پەیمەگەی نەرجوانەکان بووە دەرچێک بووە قوتابخانە و کۆلێژێکی گەورە بوو من بۆی بتوانم بە تەواوەتی بچمە ناو بەشی مۆسیقا مامۆستاکان زۆر یارمەتی دەرمانن مامۆستای زۆر باشمان هەیە بەڵام بێگومان ئەوانیش پێویستیان بە یارمەتیە پێویستیان بەو شتانەیە کە پێویستیانە بۆەوەی دەرز بە باشی بە قوتابیەکانیان بدەن هەندێک کەم و کوڕی هەیە لە هەموو لایەنێکەوە بەداخەوەەوە هەیە ئەگەر ئەو شتانەمان نەبایە زۆر باشتر دەبوو هیوادارم یارمەتی پەیمانگەی نەرجوانەکان درێت لە بەروی مامۆستای زۆر زیرەک مامۆستای زۆر خەمخۆر مامۆستای زۆر باشمان تێدایە بۆی دایانەوێت بەو پەڕی دڵخۆشیەوە دایانەوێت قوتابەکانیان پێ بگەێنن حەزیان لێ کە قوتابیەکانیان شتی باشیان لێ دەرچێتن لایەنەکەی تر باسیەوەمان کرد کە چه ئالەتێکی دیکە ئەتوانی بژانی پێچگەلەکەمان مەرجە ئەوەی کە ئاچێتە پەیمانگەی هونەرە جوانەکان و جگە لە یەک ئالەت هەڵیە بژێرێت ئەتوانێت ئالەتی تریش هەڵبژێرێت و بێگومان هەر ئالەتێک بۆ خۆت پێت خۆشە دەگرێتەوە بە هەمان شێوە بخوێنیت بە هەمان شێوە ناتوانانی بخوێنیت چونکە تۆ دەبێت تەنها لەسەر یەک ئامێر وانەکانت وەربگری کار بکەی بە تەواوەتی من ئەمریکەمان بێزگەل ئەمریکەمان حەز ناکەم ئەمری دیکە بژەنم لەوانەیە ئەگەر بشتوانم زۆر خوڵقی ئەوەی نەدەمێت چکە دەمەوێت زیاتر پێشکەوتوتر بم لە ئەمریکای خۆم مەبەستمەوەی چونکە ئەمە ئامێرە ژێدارەکانە پێم وایە کە ئەو کەسێک کە ئەمریکی ژێدار بژێنێت دەتوانێت ئەمریکی ژێداری دیکەش بژێنێت ڕاستە لەبەرەوەی ئەمریکەمان تەکنیکێکی زۆری تێدایە و پێویستی بە ماندووبوونێکی زۆرە ئەگەر بتوانانی لەسەر ئەمریکەمان بەباشی ئەمریکەمان بژێنی لەوانەیە بە ئاسانتر فێری ئەمریکانی دیکە بێوەکو ئۆد و پیانۆ و چەلۆ و کۆنترابەیس و یان ڤیۆلا ئێستا کەمان ینی ئەوەی کە باشی کەمان دەژێنێ زۆر ئاسان دەتوانێت ڤیۆلاش بژێنێ واتە قورسترینیانەوە قورسترینیانە دام ئامێرە قورسە بچکۆلەیە جارێکی تر زین چ پارچێکی دیکەت بۆ ئامادە کردوین هەزارش بە پارچە موزیکێکی کلاسیک بێ دەست خۆش کە ئەمەی تر کۆتا پارچێ بۆمانەژەنیت و ئێمە سپاس دەکەین با گوێبیستر بین
سپاسی خۆت و هاوڕێکەمانەکە دەکەین ئەم بەیانیە جوان کردین دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ڕێبان سالار ئەم بەیانیە لەگەڵمان بێت. بەڵێ دەچینە سەر بابەتێکی دیکە لە دوای ئەو پارچە میوزیکە جوانەی کە گوێمان لێبوو دەچینەوە تۆزێک کۆن باسی شتێکی کۆنەکەین کاوش لە میسرە مانەوەی هەر کەلوپەلێک بۆ چەند دەیەک یان سەدەیەک ئەبێتە هۆی بایەخدان بە شتەکە یان بە بایەخبوونی و ڕەنگە وەک مێژوویەکیش چاوی لێ بکرێت و ببینێت. هاوشێوەی کەشتی هەڵمی SS سوودان کە زیاتر لە سەدەیەکە بەسەر دروستکردنەکەیە تێ ئەپەڕێت و تا ئێستا گەشتیاران چێژ لە سەرکەوتنی وەردەگرن و بە هەمان شێوەی سەدەی لەمەوبەر هێشتا بە هەڵم کار دەکات. گرنگەکەیشی ئەوەیەکە ئەم کەشتیە بە ژیانی ئاگاتا کریستینی نووسەری ڕۆمانی مەرگی نیل بۆ ماوەیەک لە ناو ئەو کەشتیە ژیاوە و لە ناو ئەو کەشتێش بەشێک لە ڕۆمانەکەی نووسیوەتەوە. با پێکەوە بینەری کەشتەکە ببین و شوێنی ئاگاتا کریستینیش ببین. زیاتر لە سەدەیەک کەشتی هەڵمی SS سوودان لە گەشتکردن بەردەوامە و یەکەم گەشتیشی بە ڕووباری نیلدا بوو. گەشتیاران بۆ بینینی شوێن و ژووری نووسری بەناوبانگی بەریتانی ئاگاتا کریستین سەردانی کەشتیە هەڵمێکە دەکەن کە لە ژوورێکی کەشتێکە نووسەر بەناوبانگترین ڕۆمانی خۆی بە ناوی مەرگ بۆ نیلی نووسیوەتەوە. بكل تأكيد إن وجود أجاتا على المركب ئەم کەشتیە جگەلەوەی مێژوویەکی کۆنی هەیە نەک تەنیا ئاگاتە کریستی بەڵکو چەندین مەلیک کاتی پشودانیان لێرە بەسەر بردووە وەک مەلیک فواد مەلیک فاروق ئەو کەسایەتیانەش بایەخ و ناوبانگێکی تایبەتیان بە کەشتیەکە داوە. دوای کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهانی بۆ چەندەیەک کەشتێکە بە تێکشکاوی مایەوە بەڵام لە ساڵی 1991 نۆژەن کرایەوە و بەردەوام ساڵانە بۆ مانەوەی ئەم کەشتیە هەڵمیە نۆژەن دەکرێتەوە. بەرەمێنانی بەشێک لە دیمەنەکانی فیلمی مەرگبۆنی لە ساڵی 1970 هەر لێرە مەبەستم لەسەر کەشتێکە وێنەگرتنەکەی بۆ کراوە. بێگومان فیلمەکەش هەر لە ڕۆمانەکە وەرگیراوە هەموو ئەمانەوای کردووە ببێتە کەشتێکی پڕبایەخ و سەرنجی گەشتیارێکی زۆر ڕابکێشێت. ساڵی 1885 لە بەریتانیا ئەم کەشتیە بۆ خانەوادەی مەلیک فوادی مەسەر دروست کراوە. بە دەریاکاندا دەستی بە گەشتکردن کردووە. بەڵام لە ساڵی 1920 بووە بە کەشتێکی گەشتیاری و ئێستا خاوەنداریەتیەکەی هەر بۆ میسر ماوەتەوە. ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن. بە تایبەت لە کۆی 32 ژووری کەشتێکە بینینی ژووری ئاگاتا کریستین یەکێکە لەو جێگایانەی کە دەبێت بە بڕینی بلیت و چاوەڕوانێکی زۆر گەشتیاران سەردانی بکەن. چێژێکی هونەریانەمان پێتان بەخشی لە ڕووی میوزیکەوە گوێ هەمومان زاخاودرایەوە. بابینە سەر بابەتی تەندروستیش و جگەلەوە وەرزشی کە زۆربەی بەیانیان ئێمەوە لە یاد ناکەین بە یەکەوە بچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش کە لەگەڵ ژاکاڵ خۆشناو کۆمەڵێک ڕاهێنان بۆ ئێوە ئامادە دەکات و ئێمەش لێرەوە بە زانیاری بەسوودەوە هەندێک جار هەوڵی ئەوە دەدات کە بتوانێت ئەو بڕگەیە بڕازێنێتەوە. ئێستاش پێکەوە بینەری بڕگەی ژاکاڵ خۆشناو بین لە بڕگەی وەرزشی بە ڕێنمایەکانی و ڕاهێنانەکان. ڕۆژ باش هیوادارم هەمولایەکتان ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی سەرەوەی لەش و خوارەوەی لەشە. دەست پێکەین. پوڵاپس خۆ هەڵەواسین 4 جاران 12 دەستەکانت بەبەرێنی و ئەی بۆ سەرەوە نەفەسە کێشیت ئەوەستن و ئەی بۆ خوارەوە. چوار جاران 12 دووبارە یەکەنەوە. ئەگە ناتوانیت 12 جار ئەمە دووبارە بکەیوە هەرچە نەتوانیت بڕۆ بۆ سەرەوە و وەرە بۆ خوارەوە ئیسراحەت بکە دیسان دووبارە بکەیوە. هی بۆ سەرەوە و خوارەوە. ئەم ڕاهێنا سوودی بۆ پشت هەیە و بۆ
شان ڕاهێنانی دووەم بەبەرینی ئەوەستیت پەنجەی پێ ئەژن و ڕاست بێت شانتان بم بە دواوە سیکتان بۆ ژوورەوە هێن بۆ خوارەوە قاچیشت بۆ پشتەوە سێری پێشەوەکەیت بۆ ناڕاستەوە دەست بۆ سەرەوە دووبارە یەکەیت بەبەرینی ئەوەستیت ئەی بۆ خوارەوە دەستەکان لەسەر عەرزدانیت قاچەکانش بۆ دواوە بۆ پێشەوە و سەرەوە چوارجاران دوانزە ئەمە دووبارەکەیت جارێکی تر هێن بۆ خوارەوە دەستەکان بۆ عەرزەوە قاچەکان بۆ دواوە پێشەوە سەرەوە ئەگەمە ئاسان بێ ئەتوانن سەرێکتر بیکەن ڕاهێنانی سێوەم بۆ خوارەوەی سک بە یەک قاچ یان یەک ئەژنۆ ئەی بۆ سەرەوە ئەو ڕاهێنانە بۆ هەموو سک باشە خاستان بۆ ژێرەوەی سک نەفەسێکی قۆڵە کێشیت و بۆ دەرەوە چوار جاران دوانزە دووبارەیەکەیوە ئەگەر ئەمە ئاسان بێ هەردوو ئەژنۆت ئەی بۆ سەرەوە 20 سانیا وەستیت نەفەسێکی قۆڵە کێشیت خوارەوە ئیسراحەت دەکەیت 10 سانیا و دووبارەیەکەیوە ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات زۆر سپاس کە لەگەڵمان بوون بەڵێ پێکەوە بینەری ڕاهێنانەکانی ژاکاو بوون بۆ هیواییکە ئێوە سوودی لێوەربگرن من کە خۆم لێرەوە زۆر سوودی لێ ئەبینم ئەبێ دوایە دووبارەی کەمەوە بەڵام هەموو ڕاهێنانەکان ڕاهێنانێکی ئاسانن وا دەکرێت لە ماڵیشەوە ئەنجام بدرێن بۆیە هیوادارین کە هەمووتان تەندروست و لەش ساغ بن و هیواداری ئەوەن کە هەمووتان بتوان بەردەوام ئەو ڕاهێنانە وەرزشیە ئامادە نەیکە ئێستا ئاها بەم شێوەیە ئامادەی لە بەردەستان گەڕانی ناوێت هەر ئەوەندەی بەرنامەی ڕۆژباشی کوردستان 24 ببینن ئەتوانن سوودێکی تەواو لەم ڕاهێنانە وەرزشیانە وەربگرن بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان و هیوادارم کە کۆتا ڕۆژی هەفتەتان بە جوانی نەخشێنرابێت بۆی کە هەفتەی داهاتوو کاتێکە هاژەی هاوکارم هاتەوەلاتان بە وزەیەکی دیکەوە هەفتەکەتان پڕکات لە جوانی من بەخواتان دەسپێرم تا ئەودێتەوەلاتان خاتان لەگەڵ